وەکو هەموو شوێنەکانی تری کوردستان و عێراق ڕانێش پلەکانی گەرما زۆر بەرزە بە تایبەت لەم بەیانەدا سەماتوینە بەردەم سپلێت ئەم لایڤە دەکەین لەبەرەوەی جەوی دەرەوە زۆر گەرمە دیارە ماوەی ساڵێکڕاپەڕین وەڵا ڕانکۆ زۆر گەرمە جەوەکەی بەداخەوە یعنی ناتوانانی بە تایبەت بە چاکەت و پانتۆڵەوە تۆزە قورسە لە دەرەوە لە بەردەم کامێرە بۆسی بۆیە بە ناچاری هاتوینەتە بەردەم سپلیتەکە دیارە دەمەوە ماژە بۆ بکەم کە مەڵبەندی 24 ڕاپەڕین ماوەی چەند ساڵێکە چالاکی ڕۆشنبیری و ڕووناکبیری بە تایبەت لە ڕۆژانی شەممە ئەنجام دەدا ئەمەش زم و جۆڵێکی باشی خستۆتە ناو کاری حەزبی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین و بە تایبەتیش لە مەڵبەندی 24 ڕاپەڕین کە بەشی ڕاگەاندنی مەڵبەند و بەشی ڕووناکبیری مەڵبەند بەم چالاشیانە هەڵدەسن لەسرم چالاشیانە بەڕێز ئەرسەلام محموود لە پسراوی بەشی ڕاگەاندنی مەڵبەندی 24 ڕاپەڕینم لەگەڵە کاگەر سەلام بەیانیت باش گەر پێمان بڵێ ئامانجیەوە لە ئەنجامدانی ئەم چالاشیانەت باش ڕێسڵاو بۆ بینەرە خۆشەویستەکانی کورسات چالاکی حزبی چالاکی فرەڕاهەندن ینی بە تایبەتیش بۆ حزبی کەوکەیەتی نیشتیمانی کوردستان کە بنەماکەی لەسەر فکر و لەسەر ئایدیا و لەسەر دنیابینی دامەزرێنراوە بۆیە جموجۆلی ڕۆشنبیری یەکێک لە ئەو بەشانەیان ئەو بوارەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی ئۆرگانیکی لەسەر ئاستە جیاجیەکان کار و چالاکی تێدا دەکات ئێمە لە ماوەی ڕابردوودا خۆشبەختانە و جموجۆڵ و چالاکی ڕۆشنبیریانەمان بژاندۆتەوە بە هەم بە ئامانجی ئەوەی کە پەروەردەی کادرەکانمان ئاستی پەروەردەییان ئاستی پێگاندنیان ئاستی وەشاری و معریفی و سیاسی و زانستیان بەرز بکەینەوە هەم ئامانجێکی تریشمان ئەوە بووە کە لێرە ئەم دامەزراوە زانستیانی کە لە سنوورەکە هەن بە تایبەتیش زانکۆ ینی بابەتەکانی هەر بابەتی تیۆری نەبن ئەو بابەتانی کە لەوێ پێشکەش دەکرێن بگوازرێنەوە ناو کۆمەلگا بۆی پراکتیزە بکرێنەوە بە کۆمەڵایەتی بکرێن هەم بۆی بتوانین لێکادا هەم پەرە بە تواناکانی کادرەکانمان بدەین و هەم تێگەیشتنیان بۆ سیاست بۆ حیزبایەتی بۆ ژیانی کۆمەڵایەتی تێگەیشتنێک بێ لە ئاستی بەرپرسارەتی و لە ئاستی لەپرسایەتی و لە ئاستی تێگەشتندا بێ و هەم بۆ ئەوەشەکە بتوانن ڕۆڵێکی باشتر لە خزمەتکردنی کۆمەلگەکەمان لە بەرەو پێشبردننی کۆمەلگەکەمان لە تەشخیصکردنی تێگەیشتن و ئەو کەم و کوڕی و کێشە و مەشاکی لە کۆمەڵایەتی و کەلتوریانی کە لە کۆمەلگەکەماندا هەیە بۆی باشتر بتوانن قیادەی بکەن و بۆی باشتر بتوانن تەشخیصی بکەن بۆی بتوانن معالەجەی بکەن ڕۆڵێکی باشتریان هەبێ ینی مختصر مفید دەمانەوە کادرەکانمان ڕۆڵێکی ئیزافە بەخشیان هەبێ لە ناو کۆمەلگەکەماندا کاگەر سەلام تا چەند کارتان لەسەر ئەوە کردووە کە هەم لە هەڵبژاردننی بابەتەکاندا هەم لە هەڵبژاردننی کەسەکاندا باشترین کەس باشترین بابەت لە چالاشەکانتاندا هەڵبژێرە بڵێ خۆشببختانە هەتا ئێستا ئەوەی کە کردومانە کەمترین حاڵەت دوابزانم دووبارە بۆتەوە ینی کەمترین کەس کە مشارەکەی کردووە بزانام جارێک دووجار ئەمە ڕوویداوە بدەنا بە شێوەیەکی گشتی چالاکیەکان فراڕاهندن هەم مەجای سیاسی تێدا هەیە و هەم مەجای فکری تێدا هەیە و هەم بواری زانستیشی تێدا هەیە و لە بواری جەندەر لە مەجالەکانی تریشدا بەڕاستی لە هەموو بوارەکاندا لەسەر هەموو پرسەکان چالاکیەکانمان ڕەهندن فرە چەشنن هەر جارە و لە بابەتێک و بەشێک لەو بەڕێزانی کە بەشداری ئەو جموجۆڵ و چالاکیانیان کردووە بەشێکیان لە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەندامانی مەکتەبی سیاسی بوون و بەشێکیان لە ئوستازە بەڕێزەکانی زانکۆی ڕاپەڕین لێرەوە هەموو جارێک دەبێت سپاسیان بکەین چکە مشارەکەیەکی ێزگار باشیان هەم سەرۆکی زانکۆ هەم سافە بەڕێزەکەشی مشارەکەیەکی ێزگار باشیان هەیە و پشتمان لەگەڵەوەشدا بە تواناکانی کادرەکانی خۆمان لەم سنوورە بەستووە و کادرانی کە ئاستی هۆشیاری و پسپۆریان لە بوارە جیاجیەکاندا هەیە ئەوانیش مشارەکەی تایبەتیان کردو جا هەر جارە لەسەر بابەت و پرسێک ئەم جموجۆڵ و چالاکیانە درێژان پێدراوە ئێمە بێجگەر لەوەی کە هەفتانە کۆڕێکی ڕۆشنبیری یا با بڵێ میتینگێکی ڕۆشنبیری یان سمنارێکی ڕۆشنبیری و زانستیمان هەیە لەگەڵ ئەوەشدا خولی پێگەاندن و پەروەردەکردنی کادریشمان لەسەر ئاستی کۆمیتەکان لەسەر ئاستی مەڵبەند ینی ئەویش ناوە ئەم جموجۆڵ و چالاکیانی بەخۆوە گرتووە
ئاستی بەشداری کادیرەکان لە سەر ئاستی مەڵبەندی بیستواری ڕاپەڕین لە چه ئاستێکدا و ئەو فیدباکێک کە کادیرەکان بەشداربووانی ئەم چالاکیانە هەیان بۆ ئێوە چۆن بووە؟ ئەستەکە لە ئاستێکی زۆر دڵخۆشکەردایە، زۆر باشە تەنانەت ئێستا بۆتە کەلتور، ینی بەتایبەتی ڕۆژانی شەمە ئەگەر ئۆتڵەیەک یان ئەگەر مناسبەیەکی جیاوازتر دێتە پێشێ، ئێمە بۆمان ناگونجێت ئەم چالاکیە جێبەجێ بکەین، دەیخینە ڕۆژێکی تر ینی مشاکیلمان بۆ دروست دەبێت. کادرەکانمان هەمووی داوا دەکەن، تەلەفۆن دەکەن، پەیوەندی دەکەن لە گروپ چاتەکانمان، ینی بە حەماسەت و بە خۆشحاڵیەوە چاوەڕوانی ئەم جموجۆڵ و چالاکیە دەکەن. ئەمە وەکو ئاستی بەشداری، وەکو ئاستی سوودمەندبوونیشیان بە دڵنیاییەوە دەرکی پێدەکرێت، چکە ئێستا هەست دەکەین کە مشارەکەیەکی باشتر لە بابەتەکاندا هەیە، چکە هەموو جارە لە دوای عرضکردنی ئەو سیمینار و کۆڕ و میتینگانەی کە پێشکەش دەکرێن، دواتر بەشێکی باش لە کۆڕەکان لە چالاکیەکان بۆ گفتوگۆ و مناقشات و پرسیار و گۆڕینەوەی سەرنج و بیرۆڕای هەڤاڵان دەرەخسێنرێت و مشارەکەیەکی باشتر دەبینین. بۆیە پێمان وایە ئاستەکە ئاستێک لە ئاستێکی باشدایە. تەنانەت ئێستا هەندێک لە ئوستازە بەڕێزەکان، ینی نەک ئێمەمانان کادرانی خۆل ناو مەڵبەند، ئەوان پێیان وایە ئێستا مەڵبەند دەکرێوەکو ناوەندێکی معریفیش ئەژمار بکرێ. بەڵام لە هەموو حاڵەتێکدا پرۆسەی بنیادنانی پەروەردە و پێگەیاندن و معریفە پرۆسەیەکی لەسەرخۆیە، ینی کاریگەریەکەی ڕەنگە خێرا دەرنەکەوێت، بەڵام بەدڵنیاییەوە دەتوانین بڵین کاریگەری زۆر باشی دروست کردو لەسەر سایکۆلۆژیای کادرەکانمان، لەسەر ئینتیمای کادرەکانمان، لەسەر حەماسەت و جموجۆڵی کادرەکانمان. تەمە نادەکەین کە هاوتای پەرەپێدانی بوارە ڕۆشنبیریەکانیش لە بوارەکانی تریشدا بتوانین جموجۆڵ و چالاکیەکانمان بەرینە ئاستێکی باشتر کە ئەمە خەونمانە. کاگەر سەلام، لە ماوەی ڕابردوودا بەشێکی زۆری کادرەکانتان بەشداریان لە خولی ئاست بەرزدا کرد. هەوڵتان نەداوە لەم جۆرە چالاکیانە سوود لە تواناکانی کادرەکانی خۆشتانەوە بگرن بۆی کە لە ڕۆژانی شەمان بەتابەتی و خۆت باس کرد کە چالاکیتانە لێرە ئەوان بتوانن ئەو زانست و زانیاریانی کە پێیانە بۆ کادرەکانی خۆیانی باس بکەن؟ بەڵێ، ئەمە هەر بۆتە نەری تێسا هیچ کادرێکمان نییە لە سەراستی مەکتەبەجیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەشداری دەورات دەکەن، هیچ کادرێکمان نییە بێتەوە لێرە دابنیشە و پاڵداتەوە و مشارەکە نەکا بە پێچوانەوە ئەو زانستەی کە وەریگرتووە یان ئەو ڕاهێنانەی کە پێی کراوە دەبێتەوە لێرە پراکتیزەی بکە، لە سەراستی جیاجیا پراکتیزەی بکە. هەم خۆشبەختانە تا ئێستا هەموو کادرانەوەن کە ڕێژەیەکی بەرچاون زیاتر لە 60 بۆ 70 کادرمان تا ئێستا بەشداری دەوراتی جیاجیای کردووە، هەموویان لێرە هاتوون سەرپەرشتی دەوران کردو و بەشداری دەوران کردو و محەزەران پێشکەش کردو لەو بارانەی کە تێیدا دەوران بینیوە. بۆیە ئەوان مولزەم کراون بەوەی کە ئەو زانست و زانیاری کە وەریان گرتووە نەخەوێنرێت لە دڵ و دەرونیاندا، باکسەوە بێن لێرە ئەبدەیتی بکەن و ڕۆژانە ئیزافی بخەنە سەر، چکە ئێمە ئەرکدارمان کردوون لێرە دەبێ ئەوان هەموو ئەو زانست و زانیارانی کە فێری بوون بیگوازنەوە بۆ هاوڕێکانیان بۆ هەواڵەکانیان، هەم بۆی کە خۆیان باشتر مدەڕەبن و بتوان ڕۆڵێکی باشتری سەرکردایەتی بجێڕن و هەم بۆی بتوانن کە مشارەکەیەکی باشتر و جمزۆڵێکی باشتر لەسەر ئاستی ئۆرگانەکان دروست بکەن. ئەمڕۆ شەمێ و یەکێکتر لە چالاکیەکانتان ئەنجام درێگەر بۆمان باسکەم چالاکی ئەمڕۆچێ باز لە چی دەکرێت چێ ئەوەی کە بەشداری لەم چالاکیەدا دەکەن؟ ئەمڕۆ چالاکی ئەمڕۆمان لەسەر سۆشیال دیموکراتە. سۆشیال دیموکرات وەکتیۆر وەکو پرۆسی گەشە سندنی بیری سۆشیال دیموکرات، هەچی سۆشیال دیموکرات یان فەلسفەی سۆشیال دیموکرات لەگەڵ ئەوەشدا چۆنێتی پراکتیزەکردنی ئایدیای سۆشیال دیموکرات لە ناو کۆمەلگادا. ئەمڕۆ بابەتەکەمان لەسەر ئەوەیە بەڕێز کاک ساڵح عوسمان ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان تەشریفی هێناوە لەگەڵ پێشکەشکردنی ئەم بابەتەدا کتێبێکی ناوازەشی هەر لەم بوارە بە چاپ گەیاندووە کە ئەمە دەکرێت کۆمەک بەخش بێ بۆ کادرەکانمان لەسەر ئاستی یەکێتی نیشتیمانی کوردستان لێوێ سوودمەند بن، هەم لە ڕووی مێژوویەوە چکە کتێبەکەی یا بابەتەکە لە ڕووی هەم مێژوویە هەم فکریەوە هەم شێوازی پراکتیزەکردنەوە پڕێتی لەو شێوە ئەو ئایدیانی خۆشی لەسەر بابەتەکە. بۆیە چاوەڕوانی ئەوە دەکەین کە ڕێژەیەکی بەرچاو لە کادرەکانمان ئامادە بن کە لە سعاتی داهاتوودا کۆڕەکە پێشکەش دەکرێت. ئەمە یەکێک لە بابەتەکانی تر ئەمڕۆ. ڕێزەر سەلام محمود لە برسرای بەشەڕاگەیاندنی مەڵبەندی گوستار ڕاپەڕەن سوپاس کە لەگەڵمدا بوو.